سڵاو بینەرانی خۆشەویست دەم کاتە و هەم کاتێکتان باش. من محەممەد جەلیلم. بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شەشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم. لەم بەرنمەیە باز لە ڕاپەڕینی هەرێمی کوردستان دەکەین، لەگەڵ هاوڵاتیانی قەزای بەردەڕەش گفتوگۆ دەکەین لەبارەی ڕاپەڕین. بابزانین ئاماجەکانی ڕاپەڕین بەدی هاتوون یاخودنا. فەرموو بینەری ئەم بەرنامەیە بن. ئەگەر لە سەرەتاوە باسی ڕاپەڕینی بەردەڕەش بکەین، ئەوەی کە من بەبیرم تێ ئەو کات یعنی منداڵ بووم بەڵام باش بەبیرم دێتن لە 12/3/1991 خەڵکی بەردەڕەش هاوتای ڕانیە و چەند شار و شارشکێکی تر لە بەرەبایانیەوە دەستیان بە ڕاپەڕین کرد و دام و دەستگایەکانی حکوومەت و بەعسیان ڕاونە لە بەردەڕەشی. وەکو بڵێ بەعس ئەو کات مەقاومەی نەکرد لە بەردەڕەش و دام و دەستگایەکان هەموو پاکراوە لە حکوومەتی بەعس لە بەردەڕەش. ئامانجەکانی ڕاپەڕین بەدەساتوە. ئەگەر بە واقعانە بە وجدانانە باز بکەین ئامانجی ڕاپەڕین ینی هاتوتە جێت نەخێر، ینی بەداخەوە پاش 31 ساڵ حکمڕانی کوردی کە خەڵکێک ینی هیوا ئاواتێکی زۆری پێبوو تا ئێستا نەگەشتە جێ. بۆ بەشەشی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان گازدا لەوە دەکەن دەڵێ کورد کە ڕاپەڕینی کرد بۆ ئەوەی ژیانی خۆش بێت نەک بە پێچاوانە ببێتەوە. بێگومان هەموو کەسێک دەزانێتن کە وەکو بڵێ لە ڕاپەڕین حەماسەتێکی هەبوو، یعنی تەنیا پێشمەرگە نەبوو کە هاتە خواری و ڕاپەڕین دەست پێ کرد، وەکو دیار لە سەرتاسەری کوردستان ڕاپەڕینەکە بە ڕاپەڕینی جەماوەری دەناسرێتن کە هەموو خەڵکەکەی شار و شارکەکان لەگەڵ بوون. ئەویش لە ڕق و قینەی بەعس هەلستانەوە هەموو ڕاویان نان، بەڵام ئەو ئاواتانەی کە ملەتی کورد ینی ئاواتێکی زۆری بە حکومڕانی کوردی هەبوو کە پاش 31 ساڵە حکومڕانی کوردی کەوە پەیڕەو دەکرێت لە کوردستان بەداخەوە ینی زۆر ینی کە پێویست بکرابایە نەکرایە تا ئێستا. چی بکرێت بۆ ئەوەی ئەو خەڵکە ئاش بکرێتەوە؟ وڵا بە دەرەجەیەک دەبایە ینی عەدالەتی پەیڕەو بکرابایە، وەکو بڵێ حەزبایەتی بەو شێوە تۆخەی نەبا، ینی وەکو بڵێ حەزبایەتی کاڵ بایەوە هەموو چین و توێژەکانی مەبەسم حەزبەکانە نەک ینی حەزبێکی دیاری کراوە. ئەوەی کە دەکرا ینی لۆ ئێستا دەبینین لە بۆ حەزبایەتی دەکرێتن لە بۆ گەل بکرابایە، لە بۆ خاک و نیشتیمان بکرابایە بەو شێوەی نەدەبوو، خەڵکەکەش هەموو لەگەڵیان دەبوو بە عەدالەتی بە یەکسانی ئەوەی کە هەیە ینی لەسەر هەمووی دابەش بکرابایە بەو شێوەی نەدەبوو. بحقیقت ڕاپەڕینی 5 ئاداری ساڵی 91 خەڵک ڕاپەڕی دژی زوڵم و زۆرداری. یەکەم ڕاپەڕینش لە شاری ڕانیەی تێکۆشەر بوو. ئەمن ئەو کاتە تەمەنم 10 ساڵ و نیو بوو بە حکمەوەی ماوەلید 80. من بەبیرم دێ کە خەڵک ڕاپەڕی یعنی هەستانە سەر پێ دژمنی بەعسیان لە خاچی کوردستانی خۆشەویستان بەدەرهێنا. خەڵک کە ڕاپەڕی حتاکو مافی خۆی بەدەستبێنی، بەڵام ئیتر بە مروری زەمەنش یعنی خەڵکەکە ئێستا ئەلعان دەتوانم بڵێم لە نیوەی زیاتر لە بن هێلی هەژاریدا یعنی هەبوو سوودی وەرگرت لەو دەرفەتە سوودی وەرگرت مع العلم یعنی چ خەباتیشی نەبووە ئەلعان لە پلەیەکی باشدایە. ئەوی تێکۆشانی هەبوو ئەوەی قوربانی دا و شەهیدی دا هیچی لۆ نەکرا. من ناڵێم یعنی من باسی ئەوە ناکەم کە حکومەتی مە یعنی کاری باشی نەکردە، کاری باشی کردیە بەس هیوا هەیە مەسەلەن مادەبوونەکەی بە بەلاش چوو. ئەوجا ئەمە بەڕاستی ئەمە وەکو خەڵکی کوردستان ئەمە پەشیمانی نەکە ڕاپەڕینمان کرد،
الحەمدولله حکوومەتی خۆمان هەیە پەرلەمانی خۆمان هەیە زمانی خۆمان دەخوێنین زمانی دایک و زمانی کوردیە بەڵام بەس تۆزە ناعەدالەتیە ئەگە ئەو ناعەدالەتیەش نەمینێ ئەمە وەک پێویست ئامانجەکانی ڕاپەڕین خەڵک کە ڕاپەڕینی کرد ئامانجەکانی بەدی و هاتوون تا ڕادەیەک بەدی هاتووە بەڵام ئەوی کەمایە داوا دەکەین ئەوش بەدی بێت و ئستا تو تەمەشا دەکەی ئەلعان تشتوا گران بووە ئەو طبعاً ئەگەر ئەوە بەس لێ پێچینەوە هەبیت بەس لێ پێچینەوە هەبیت ئەمەش طبعاً ئەو شتە نامینێ هەندێک بازرگان هەیە تەحەکوم بە بازار و شتیوا دەکەن ئەو کاریگەری کردوتە سەر ژیانی خەڵک طبعاً کاریگەری کردیە ئەوجا داوای لە حکومەت دەکەین بازاری باش کۆنتڕۆڵکە بەڵێ گرانبوونی نرخی کەلوپەل کاریگەری دەکاتە سەر بژێوی ژیان بەڵێ و چێ مستەفیدە بازرگان مستەفیدە چی بکرێ بۆ ئەوەی ئەم بارودۆخە باشتر بکرێت واللهی کۆنتڕۆلی بازار بکرێت لەلایەن حکومەتەوە لیژنەیەکی دانێ لیژنەیەکی چاودێری بازار بکە بۆ ئەوەی بازرگانان بە کەیفی خۆیان تشت گران نەکەن بەڵێ و باغی خەڵکش باشتر بیت بەڵێ ڕێوەڵە شتوا گران بووی ئەریوەڵە تشتی ئەرزاق زەیت و ئەگران بووی تشتی کەش گران بووەوە ئەفەردە ئاغدا فەردە با بڵێن فەردە برنجە بەس ئەزانی چییە ئەوش طبعاً لەگەت گرانبوونی دۆلار بازارش هەست بەڵێ سەرەتا ئەمە وەکو نەتەوەی کورد و وەکو پێکاتەکان کە لە کوردستان دەژیان لە ژێردەستەی حکومڕانیەکی دیکتاتۆری فاشیستی بەحسی بووین کە چەندین نەهامەتی بەسەر ڕۆڵەکانی کورد و چەندین خانەوادەی زیندە بە گۆڕ و کیمیاباران و زیاتر لە چەندین کارەساتی بەسەر ئێمە هێنا خەڵکەکەی تر ئەم ڕاپەڕینەی کرد بەر لە 31 ساڵە بۆ ئەوەی کە خۆی حکم لە خۆی بکاتن و لەژێر حکومڕانیەکی تەندروست و باش بێتن بەڵام بەداخەوە ئەو قسەیە دەکەم ئێمە ئێستا حکومڕانی خۆمان دەکەین وەکو کورد بەڵام دوای 31 ساڵ هیچ ئامانجێکی خەڵک بەدی نەهاتووە خەڵک یعنی بەداخەوە کە قسەیە دەکەم خۆزگە بە هەر بۆ ڕۆژانە دەخوازێ پێش ڕاپەڕین بۆ وای لێ هاتووە کە بەشێک لە خەڵکی پەشیمانی ئەوە ببنەوە کە ڕاپەڕین ئەنجامدرا بەڵێ بۆ نمونە ئێستامە لە ساڵی 2022 لە ئێستادا یعنی لەو کاتانەدا کە زوڵم و زۆرێکی زۆر لەسەر خەڵکی بوو بەڵام خەڵک بە شێوەیە کە بڵێن خوشگوزرانی بۆ باشتر بوو ئیش و کاری زیاتری دەکرد خزمەتگوزاری هەبوو بەڵام لە ئێستادا ئەگەر باز بکەین نمونەیەکی بچووک ئێستا لە ساڵی 2020 یەک لتری زەیتێکی کە پێداویستێکی سەرەکی بە 5,000 دینارێ یعنی خەڵک بژێوێکی نییە کارێک نییە بیکاتن موچە لە کاتی خۆی پێی ناگاتن دوای 31 ساڵ حکومڕانی یعنی هەرچی بڵێ نە کارەبێکی چاکیان هەیە نە ئاوێکی باشیان هەیە نە ڕێگاوبانێکی باشیان هەیە یعنی بنزینە نەوتە یعنی لە هەموو شتەکانی کە سەرچاوەکانی خۆمان هەمانە بێبەشن و خەڵکەکە و بێزارن لەم حکومڕانیە خەڵک ڕاپەڕینی کرد بۆ ئەوەی بژێوی ژیانیان باشتر بێ یاخود خراپتر بێ لە واقعدا هەموو نەتەوەیەک هەموو خەڵکێک کە ڕاپەڕین دەکاتن دژ بە دەوڵەتێکی زاڵم حکومڕانێکی زاڵم بۆ ئەوەیە کە سەربەخۆ بێتن کە ژێردەستە نەبێتن بۆ خۆشگوزەرانیە بۆ ئیشوکارێکی ئازادە بۆ لێنەی پرسینەوەیە بەڵام بەداخەوە ئێستا کە دەیبینین هیچ ئەو ئامانجانەی کە خەڵک لە خەون و خەیاڵیاندا بوو بەجێ نەهاتووە و داخ دەخوازم بۆ ئەو ڕۆژانەی پێشی ڕاپەڕین پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم ڕاپەڕین بۆ کۆمەڵێک ئامانج کرا کە لە ژێردەستا ڕزگار بکرێتن کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گڕزۆشێکی زۆرەوە بەرەوپیلی ئەو ڕاپەڕینە ڕۆیشتن بەڵام بەداخەوە ئێستاکە ئەو ڕاپەڕینە پێچەوانە بوویتەوە ئێستاکە خەڵکەکە بێزارە
خۆزگە بەخوازم بەس گەڕانەوەی سەردەمی باس لەبەرەوەی بژێوی ژیانی خەڵکی ئێستا کە خەڵک زۆر لە نەهامەتی دەژیتن بۆ نمونە بانزینگرانە لە ژێر ئابوورەکی عێراق ئابوووریەکی بەهێزدا بانزینگرانە نەفتگرانە زەیت و ئازوقیان ئێستا کە بڕیا لە خەڵکی یعنی بەرەو نەمانە چیوا ڕۆیشتە کە خەڵکەکە نەتوانیتن یعنی ژیانی خۆی دابین بکاتن و حکوومەتیش موچەی دەبڕیتن ینی بەرەو کوێ بڕاتن ئێستا کە دەتوانی بڵێن کە عێراق ئەو هەموو ئەوەی کارەساتەی بەسەردا هاتیە بەڵام وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەک حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نەوعە تەسەڕوفاتانەی بە جەماوەری خۆی نەکردیە. ئێستا بەشەشی زۆر لە خەڵک با بڵێن گەنجدە لەوە دەکەن دەڵی خۆزگە بە سەردەمی ڕاپەڕین و هەرچەندەکە بەحەس خراپێ بەس بەڵام بژێوی ژیان بە و ڕادەیە وانە بۆ ئێستا کە دەبینین کە نرخی خواردەمانیەکان و بنزین و گاز و غاز و من ئەلێرەوە پێیان دەڵێم تکایە با بەخۆیان دابچنەوە هەر ئەوەندە. ئەم ساڵ کە ساڵی 2022 31 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕینی کوردستان و هەموو دەڤەرەکانی کوردستان کە خەڵکی کوردستان هەستا بە داگیرساندنی ڕاپەڕین بۆەوەی مەرامەکانی خۆی و بژێوی ژیانەکانی خۆی زیاتر باشتر بکات و ئامانجەکانی بەدیبێنێت بەڵام دەبینین ئەم ساڵی 2022 ئەو ئامانجانەی کە دایان نابوو کە ڕاپەڕینەکان کرد بۆیان بەدیبێت بەدی نەهاتووە گوزەرانیان خراپتر بووە دەبینین هەروەکو بەردەڕەشیش کە بە دەواازەی ڕاپەڕینی بادینان ناسراوە ئەو هەموو قوربانیەوە ئەو هەموو ماندووبوو نەکراوە تاوەکو ژیانێکی باشتر بژێوێکی باشتر بۆ دەڤەرەکەمان بۆ هاوڵاتیانی بەردەڕەش و کوردستان بەدیبێنرێت بەڵام بەدی نەهاتوو بگرە زۆر خراپتریش بووە لە هەڵی کار و لە تەنانەت سیمای شارەکەمان کە دەبینی سیمای شاری بەردەڕەش لە شێوەی گوندێک دەچێت تەنانەت گرنگی بە سیما نەدراوە تاوەکو بە بژێوی هاوڵاتیان بدرێت. باش یحنی خەڵکی ناوچەکەی ئێستا با من بە بەردەڕەش لە ڕاپەڕینەکەی ئەکە ئەنجامیاندا ئامانجەکانی وەکو بە تەواوەتی بەدی نەهاتوون ئەو ئامانجەی کە دەیانەویست بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆیان باشتر بکەن. بێگومان ئامانجەکانیان بەدینات و ئەگەر ئامانجەکانیان بەدی بەهات باە ئێستا ئەم خەڵکە ئەو هەموو ناڕازیبینەی نەدەبوو لە پێداویستی ڕۆژانەیان لە هەڵی کار لە چەندین شت کە پێویستە بۆ هاوڵاتیان دەستەبەر بکرابایەوە پێویستە ئەو هەموو ماندووبوونەی کە لە ڕاپەڕیندا کردبوویان سوودەکانیان پێ بدرابێ بەڵام بەداخەوە هیچیان بۆ نەکراوە. باش هەم لەسەر بابەتی ڕاپەڕین و ئەوەی کە دەبینین لەم چەند ڕۆژەدا نرخی کەلوپەلەکان نرخی بنزین غاز زەیت و خواردن و کەلوپەلەکان بەرز بۆتەوە کاما هێشتان 31 ساڵ بەسەر ڕاپەڕین دەرباز بووتەوە ئەم نرخی کەلوپەلانش گران بووە. ئەرێ بێگومان بەڵێ تەنانەت نرخی کەلوپەلەکانیش گران بووە گوتمان کەوا نەوت نەهات تا ئێستا نەوت نهاتووە شتێکی لە بەرامبەر خواردن و شتەکانی خۆراکی هەم کەمتر پێداویستیە بەڵام کە خواردنیش نەماوە خواردنیش گران بوو ئەی خەڵکەکە چی بکانی دابنیشێ نەوت هەبێت نەخواردن هەبێت نە ئیش و کار هەبێت نەموچە هەبێت ئەی چی بکات ڕاپەڕین بۆ چی کرا لە پای چی ژیانی خەڵک خراپتر بووە بێگومان بژێوی ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبیانی لەمڕۆ زێتر چه خراپیەکی تر تێدا بەدی بکرێت کە ئەرزاق و خواردن بەو ڕادەیە گران بکرێت نەتوانیت کەسی فەقیر نەتوانیت ئەنی خواردن و خواردنی ڕۆژانە و ژەمی ڕۆژانە دابین بکات ئەی بۆ چێ بچێت. موعدیان بی 5,000 زەلام لە بانسوور کە دەکا گوند ئاغامان خالد دووەردانی مال عەبدولغەفور لەوێ 5,000 زەلام خۆی حازر کردبی مشیراغاش قەوەتینا بە ڕەحمەت بی و ئەو کاتی شەهید عەبدوڵا قادۆ لەوێ بریندار بی و سێ ئامۆزام یەک ناوی خەلیفە حەمەین سێکانیە و لەگەڵ دەروێش سەمیع بە ڕەحمەت بی برای ناسح زەنگەنانی. باشە
چیان کرد سەرەتا چونەچیان دەرێت چۆن باسییان لەم منتیقەیە دەرکرد خەڵکەکە چۆن ڕاپەڕینی کرد لێرە کێوە چۆن بە خودێ ئەوەبی ئەو کات تەیارە و تشت هات و وەی بە خود دەزانی ڕجێم بەحسیش حکومێک زالم بی و کەس دەرقەت بەحسی نەدات بەس کەس تەخسیری نەکرد منتەقەی ئێمە و برا گەورەکان و ئەوانەیە قەدیم پێشمەرگەی ئەیلول بیگن و دێرین و یەکێک لەوان باوک من پێشمەرگەی شەهید حەسۆمیر خان بیە ئەو کات لە شێخان لە هەفتەی و چار باوکم سەدیق مەگروم خەلەف گلەشین و مەلا ڕەشید چاو بەکل زەنگەلان و ئەحمەد بەسەی دوگوندان باش هەمووانە ڕاپەڕینیان کرد هەمی کەس نییە لەگەلیان نەبیت ئایانە بەبیری دێ ڕاپەڕینەکەی بەردەڕەشت چاوە ببینم ناوەکی دوێ ببینم تێت لەو ڕاپەڕینە زۆر خەڵک کوژرا بە خودێ ئەوەندێ مزانم ئەی سیانەیە ئامۆزامان بریندار بین و گەلێک بارکەم زەلامیک مال عەبدولکەریم گرێگا شەهید بی لە جسرمەندان ئەو کاتی لە ئەنتیفادا مال کەریماغای گرێگا ئەوەندێ من زانیگەم باشە ئەو ڕاپەڕینی کە بەردەڕەش کرا کە دەڵێ یەکەم دەواازێ ڕاپەڕینی بادینیان بەردەڕەش بوو سەرەتا لە چێن دەردەستی پێکرد لە سنتەری بەردەڕەش بوو یاخود لە گوندەکان و دەستی پێکرد بە خودێ ئەیە نەزان بەس ئەوەی من دەزانم سەر ڕاپەڕین عادلفیتەر بی و یاسین تا ڕێزم هەیە بۆی مەلا باجات خاڵۆگەل من لەگەلی بین و عادل سێکانی بذات کاکل برای ئەیانە هەمی لەگەلی بین بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوێکی بیستی بوون ئەمە ڕابوو چوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەشبوورە تەورەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینارمان بوون سپاس بۆ هاوکارم زەرال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ